هەڵبەت ئارام بەختیاری هاوکارمان خۆی چاخۆرێکی باشە بۆیە بەو جۆراڵێ هەرچەند قاوەش هەبێت چا هەر شوێنی خۆی گرتووە و چاخۆرەکانی زۆرن لەگەڵ خواردنەوەیکی چا یان قاوە لەگەڵمان بەردەوام بن و بینەر بن ئێمە زیاتر قسە لەسەرم بابەتاکەین بزانین ئێستا چەند جۆری قاوە لە هەرێمی کوردستان هەیە چی وای کردووە کە خەڵک زیاتر ئارەزووی قاوە بکە جۆرەکانی چۆنە ئێمە میوانداری عەبدولسەمەد عەبدولقادرمان کردووە کە خاوەنی کۆمپانیای هاوردەکردنی قاوەیە بزانین ئەوان لە کوێوە قاوەکانە هێنن کام جۆریان باشە ئیکام وڵات خۆشتر و بەتامترە بەخێر هاتی کاکە بەیانی باشتر بەڵام ئێمە باسی قاواکەی نەبوو ئێستا قاوەیەکمان لابووەوە وڵی قاوە لێ ئێستاتین بۆەوە بۆمانەهێنن ئەگەر هاوکارانم بۆمان بێنن باشتر وڵام پێگوتی دروست دکردن بینن بەس گۆ ئاستاوا لێرەمە چاتکنستا زۆر باشە کەواتە با لەوە دەست پێ بکەم چەند ساڵە کاری قاوە ینی بازرگانیەکەی لە قاوە لوبنانی تقریبا 25 ساڵم کرد و لێرە 10 ساڵ لە لوبنان 25 لێرەش 10 ساڵ باشە لەکوێوە قاوەکانە هێنی زیاتر قاوەکان البرازیل تینن برازيل كامل البرازيل تينن لفيتنام لأفريقيا يمن كيمن وزور جران وكيم يمن بس حمش هي هنديان هي برازيل كولومبيا هي زور أنواع هي باشا كاك عەبدولسەمەد بەو پێی کە ئەزمونێکی دوور و درێژت هەیە لەگەڵ ئەم بازرگانیە قاوەی کام وڵات باشترینە خۆشترینە خۆشتر يمني خۆشتر و باشترە بس استانك الولاطة كامل دبن زور دبن برازيلية كولومبي برازيلي دبن أفريقيا هي بس إيه زيادة سعرية مناسبة برازيلية اللي أنا كمثلا كولومبي جرانة هنديان جرانة كامل بس برازيلي إنه زور قاول ورد شينن البرازيل كمتر يعني سعرك كمتر بله باشا بۆ پێمە لە ڕۆژهڵاتی ناوەڕاستین زۆربەی کات قاوە عەرەبیەکانی ئارەزوویەکەی لە نێویاندا کامیان گرانترە یەمەنیەکە هەم خۆشترە و گرانتریشە بەێ خۆشتر و گرانتر یەمن باشە ئەو کاتێککە لە لوبنان ئیشتە کرد بەێ کللتوری ئەوێ چۆن بوو لەگەڵ قاوە خواردنەوە لەگەڵ ئێرە کاکە فەرقی هەیە زۆر هەی فەرقە لە لوبنانی کامل قاوە دەخۆن بەس لێرە بەری 10 ساڵە کەسی نەتخوار قاوە کێم دەخوارن يعني أخطاء ذات ميك سالم زيافة دا صالك كامل متداود أو تشزق نبوت أو تجاري ماري رشه بريده صالة كسي قهوة خور نبون شاي بس استأنا جوهرتيه بري نوتونه عرب بنيك كرد بو استأنا نوتونه كردن فير بون قهوة زور يعني كمية جهاز قهوة ذكرين قهوة زور تصرف كرن له ليري زيادة يعني نو غريباتنا زور عالماتنا فير بون كامل ليرة باشە چی بووە بە سەبەبیەوەی کە خەڵک فێر بێت قاوە بخوا والله ثقافتكي نوي قهوة ثقافتكي نوي يعني قهوة قال لك باش بو صحيا باشا باش مثلا سلطاني ناقريش بو شكر باشا زور انواع هي يعني باش بو نخشيه حتى طاقة الديكي يعني قلت قهوة فنجان قهوة بخوا زور مرتاح دبي زور طاقة ديكي ونا معروف يعني الحمد لله دولتكم بس الا العراق بس تاني ناخذ بس يعني سوريا كلبنان كأردن يعني بين قوة هي يعني كامل دخن يعني إيرا جي باشتر بي الحمد لله يا رب چێکردنی قاوە تەسیرەکاتە سەر زیاتر حەزکردن بە قاوە و خواردنەوەی بله شادك خشتر دبي هي نفسجي هي وهر حزدك المالي دروز بكن خوش يعني تشكي باش ثقافتك انه باش زور باشە ئەوەندەی تۆ ئەبینی خەڵک ئارەزووی لەسەر قاوە خواردنەوەیە زیاتر کام تەمەنن لە کام عمرە حەزیان لە قاوە خواردنەوەی والله تمن استانا كامل فيربي يعني كجينجي وكايه بعمر قورجتين دخن يعني فرقين حتى جن زور دخن قهوه بري 10 ساله كسنا دهات قهوه نتخوار نجن كس نبو يعني شاي دهاتن شاي يعني يكم صال عكس الطيار بمشيام شوا انه عالم كامل شاي دخوار ورا قهوتين كس ناخذ زرر مكر يك صال زرر مكر بس بشتي انا الحمد لله باش بو مفرع فكرن اما ذاق البن لغزالي لفاميلي مول المجدي مول للانجا حتى الديانه مدانيه لشغله مدانيه اوجي اما ذاق البن يعني الحمد لله باش كونتير باش بي يعني زور باش زور باشا او قاوانێ بڵێن جۆرەکانی کامانن زیاتر لە هەرێمی کوردستان سەرفە بێ حەزیان پێێتی والله هي قزواني كرديه قزوان
قزوان قهوه كرديه ليره دروز دكم از دروز دكمنا وقهوه اي عربي او هوليري يعني او برازيلي نو ليرم دروز دكن او قهوه هوليري مكري اونا نو ليره دروز دك مثلا قهوه اللبناني قهوه لبناني قهوه اردني اذا قهوه هوليريه ليرم دروز دكن ليره دبريجن فريش كامل فريش دروز دكن او كامل دروا باشە ئێمە بە باسێکی قاوەی کوردیش بکەین هەڵبەت قاوەی کوردی زۆر جیاوازە لەوەی بالضبط لە عالم هەیە و هەم لە ڕووی دروستبوون یاخود ئەو خۆراکەی ئەو مادەی کە هەیەی لەبەرەوە قەزوانە ئەوە قاوەیە بەڵام لە کوردەواریە کراوە بە قاو بە جۆرێکە کافایلیتیانە شێوازەکانی جیاوازە ئەمە تا چەند لە دەرەوە خواستی لەسرە تۆ بۆ پێی کە بازرگانیەکەی هاوردەیەکی ئەتوانی هەناردەی بکەیتەوە بۆ دەریشەوە قزوان تبخو مشكلين او كفاين تدنين او اي كرديه ونا ليره دروز بقول جركي دروز نابي يعني مثلا تركيا دبي قزوان تركي اي هوليري اي يعني اي كردستاني او قزوان ليره بر زور هي دكن خلطه ونا دروز دكن دين بس زور تشكي بطعم يعني كفاين تدنين كان جيبخو مشكلين بس كقاوي دي عربي اي برازيلي كفاين تدي وحتى كان فنجان باخذ نانوس يعني ناروز ايه باشە خواردنەوەی قاوە لە ڕۆژێکە چەند کوب دروستە دو سێ زیاترنا دو سێ باش قاوەی قەزوان لە ئەوروپا لە وڵاتانی دیکە خواستی لەسرە زۆر حەز لێن لای مدمن ئەوروپا قەزوان لێرێ تشکی مهم تایبەتە فەرن تایبەتە تامی خۆشێ بۆ معدێ باشە زۆر قەزوانم بتامە يعني أنا مثلا تركي كامل بقزواني إيه ديار بكري أو لا بس كامل إيه هوليري إيه كردستاني ليرة بنورد بين خلطتين إيرة بناوي قاوي كردية وأشياء تدرى وياخد قاوي قزوان والله ناوي كردي نارنا المفروض بكن لازم ناوي كردي أري قزواني كردي بلازم وفعلا إيه كردي يعني وبري جميج نجانك هذا يعني تقريبا جميج إيه قزوان تصدري لدري إيه ترك إيه كردي بو بناوي كردي تشو بس كامل جوهرتن بو بناوي تركيا ونا كردي إنه مصانع تدنين ئەو قاوانەی کە جەنابەت یاخود بازرگانانی کەیان هێن لە هەرێمی کوردستان براندن یان فەیکن ئێستاتێن ئێرە ینی بەڵێ براند تێن بەس کێ من براندن دەرێن یان لێرە براند تێن نەبوونا بەس تێن حتا ئێرە کەون دەبن براند هەنە کەزەنەوە هەیە بەس ئێمە لێرن لە هەولێرێ دروست دەکەن یعنی قاوێمە هەولێریە کی تێ بکا بەرازیلی ئەو عربی ئەو نازانم چێ ئەو ئوردنی کاکە هەولێری لێرەم دروست دەکەن جياكي بس تشي بكلوي هوليريه خلص تمام ما بين والله تركي او الاردني او سوري نا هوليريه قوامه است هوليريه باش اگر بمعنى قاويكي براند ما دەستکەوێت بله ئاسانە یاخود فەیکەلانێت ئەو قاوەیە بەڕاستە خۆ بگاتە دەست ئێمە براند دكارن دروز بكن ليرة معمل مشكلة وينين بس دي وستي مظبوط بين ايش بكن معمل لي مضبوط قورت تتشي بكن هي معمل كي من جشكاي نقوري باشي يعني بس انه 10 سال ناوك تشيكر ليرة كثير ناظاني بقاوات شيء حتى ماني ايرا يعني 2 سال 3 سال حتى سرسكي روشتن بس انا خود شارەزای و هەیە لە دروستکردن و لە چێک دروست دكم كامل خۆ دروست دكم دكاني مده دكاني ما هي يعني ايه از درم كامل بيشتي ماكينه اشيدكم اسبريسو ولا كولاندني ولا قزوان ولا هوت شوكليت ولا شوكليتيه به كامل از دروز دكم خلطه چادكم بدست خو چادكم باشە ئەگەر بەدەست ئامادەیکێ حەزری بکەی یان بە ئامێرەکان کامیان خۆش والله بدست خۆشترە بەدەست خۆشترە باشە شێوازێکی سادە و ئاسانم پێ بڵێ بۆ قاوە ئامادەکردن چۆنە بەدەست جیاسنا هلا سەر بەردی دروست دەکەن های سەر تەباخی دروست دەکەن باشەگە من لە ماڵەوەیان بۆ نمونە لێرە لە ناو کاتی ئیشەکەمان چۆن دروست دەکەم فنجانك قهوة وياك كوتشي سلطة ادنا قهوة صار تيك بدي حتى بكلي بلق بدي بلق او بس تشير ناب يعني بس توا قهوة بقاوي صار بكلي قهوة صار قهوة صار خوشتر جوانتر يعني وسر بردي هنا خوشتر يعني خوش نيا لسر خوش زور خوش خوشتر زور بطعمه باش اگر اگركي كستر بي يعني گرمي كمتر بي باشتر بله باشا ئەو جۆرانەی قاوە کە زۆر خواستی لەسرە لە وڵاتان و لێرەش کامیانن بۆ نمونە ئەو قاوەی کە ئەخورێتەوە خەڵک حەزی لە قاوە سادەکەیە ئەو جۆرەی کە بەدەست ئەکریان بە جیازەکە هاکرێت زیاتر خەڵک حەزی بە کامیانە خودی هەردووژی حەز لێن مەسەن جیاز سپرێسۆ عالەمەن کەن تاڵ سپرێسۆی زۆر تاڵێ هەلە کێمتر ئێکولاندنی کێمتر تاڵێ حەز ئەنە مەسەن ئەز
اسپرسۆ تاڵ زۆر تاڵە ڕاست. ئەوەی دشێرین يعني کەلکیم نایە منە باشە زۆر کەس هەیە بۆی قاوەکەی بۆ بخورێتەوە شەکری تێیەکە دروستە زۆر نا دروست نییە دروست نییە قاوە ئیهانە دەبێ ینی شەکر بەستە خەز نابدیانە ئیهانە بە قاوە بالضبط نابێ قاوە ینی تاڵە ڕاست نابێ شەکر تێغێدە ئەبد نابێ ینی نابێ قاوە خۆر شەکر تێگە ناخورە ئێمە ناخور ئەبد بێ شەکر دروست قاوە ینی تاڵ بەسنەکان نیویتکن شەکر ئەو چای نینە چای و شێرین دەخم بەس قاوە نابێ ڕاستە شەکر ناکرێتە نابێ هی ئەهانەت دەبێ قاوە ئیهانەت دەبێ نابێ ئەوە کاکاو سەمە دەڵێ ئەگەر قاوە شەکری تێکەی نیهانەیە بە قاوە بالضبط بالضبط ڕاستە هەم تامەکەی تێکە چێ ناکرێت نامین تامە شەکر تامە شێرین چییە ئەوە قاوە ینی تاڵ تاڵ لەزەتێک وەیە تامکی وێ هەیە تەواو بۆ پێی تۆوە ئەگاتە 35 ساڵ ئەزمونت هەیە لە قاوە بەل چی بە قاوە خۆرەکان و بە چاخۆرەکانەڵێ وڵی چ بێژم چایان قاوە نا قاوە 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 سەد جاری قاوە چای استیفاداوی نینە چای ئەو هەسن لاشێکی دەکشینە باش نینە چای جای بەیانیەک خوار ئابەس لێرە زۆر یعنی دخۆن چکی نەتەبیایی ڕاست 10 چای 20 چای 30 چای نازانم چای بینە بوو چای بینە بوو دروستە کاک عەبدولسەمەد من خۆشحاڵ بووم هەرچەندە قاوەکەشیان بۆ نەهێنین سەلامەت ئەستەتینی بۆتە زۆر سەلامەت بێ خۆشحاڵ بووین کە میوان بووی بە هیوای تەندروستێکی باش سپاس بە سەلامەت بێ سەر چاوم گەرە خێر سەلامەت گەرە خێر